من ئێستا لە بناری چیای گۆیژەم لە زانکۆی سلێمانی گەشتێکی شاخەوانی بەم بەیانی ئامادە کراوە بۆ سەرکەوتن بەسەر شاخی گۆیژەدا. لێسەدا لە کۆتایی ڕێگاکان لێرە هەریەکە لە پرۆفیسۆران و دکتۆران و خوێندکارانی زانکۆی سلێمانی لێ من سەرۆکی زانکۆی سلێمانیم لە دکتۆر کۆسا سڵاو لێ بگا دکتۆر ئەم بەیانیە چۆن بوو کە هاتن بۆ ئێرە جەو چۆنە؟ جەوەکی زۆر خۆشە تاوان بە بۆنەی یادی ڕۆژی شاخەوانی جیانی کە 11 ئەکات ئێمە گروپێکی شاخەوانیمان دروستکرە زانکۆ لە مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ لەسەر پێشنیازی برای بەڕێزمان دکتۆر فازل لاوە کە ئەم گروپە ئەمە یەکەم گەشتێتی بەڵام برادران ساڵهای ساڵام گەشتانە ئەەکەن هیواداری ئەم گروپە گەورە بێت و ئەمە هەم گروپێکی وەرزشی هەم کۆمەڵایەتی دروستەکان ناو زانکۆیە و خۆشتان زان زانکۆی سلێمانی هەمیشە کۆکەرەوەی کۆمەلگا و زانکۆ بە یەکەوە ئەمەشی لە سپێشخەرەکانە بۆ هەموو کۆمەلگای کوردیە کە ئەتوانن جوێنی ئەم گروپانە بن و ئیشی شاخەوانی لەگەڵ ما بکەن. بەنیازی جاییتە سەرداریم ئێرە بکەیتەوە؟ بەڵێ من مامونیە لەوە پێشەکەڵ قونسڵی ئەمریکیمان هێنا بۆ ئێرە هەر گروپێکی شاخەوانی سەرکەوتی نەگەڵیا بۆ ئەم شوێنی ئێرە و لێرە خوانێکی کوردیوان بۆ ئامادە کردبوو. فازڵ سەرۆکی زانکۆ دکتۆر کۆسار چۆن بوو لە سەرکەوتنەکە؟ زۆر باش بوو بێچاوی بێ هیوادارین بەردەوابی ئینشەڵا و زیاتر گەشە بکەین و ڕێنمایەکانی شاخەوانی جێبەجێ بکەین و پاراستنی ژینگەی تیاابێ بە تایبەتی و بەستنەوەی و زانکۆ لەگەڵ کۆمەلگای کوردەواری و ئەو ناوچە شاخانی کە سەردانیانکەن و گوندەکان و بۆی ئاشنا بن بە چالاکیەکانی زانکۆش و گەنجەکانیان فێر بن لەگەڵ مامۆستا و فەرمانبەران و خوێندکارانمانە ڕێنمایە ئەکادمیەکان چۆنە چۆن بە سوودە چۆن سوودی لێوەرگرن چۆن ئاڵوگۆڕی ئایدیا بکەین لەگەڵ یەکتریە. زۆر سپاس بۆ بەڕێستا زۆر سپاس بۆ ئێوە ئەوەی کەیبینن لێرە ژمارەیەکی زۆر لە خوێندکاران لە مامۆستای لە پرۆفیسۆران و زانکۆی سلێمانین خات و سڵاوە لێبێ چۆن بوو ئەمڕۆکە بەشداری و کرد؟ سەرەتا بە خێراتتانەکەم دەستخۆشتان لێەکەم دەستخۆشی لە کاک دکتۆر کۆسار و کاک دکتۆر فەتاح و دکتۆر کاک فازلەکەین بەڕاستی شتێکی زۆر زۆر باشە ئەوانەی کە تا ئێستا شاخەوانیمان نەکردووە بێ بە نەریتێک لە لامان کە بتوان هیچ نەبێ مانگان نەبێت مانگی جارێک بێت چەند جارێک بێ بتوانی ئێمە ئەمانە پەیڕۆکەم ئەم شاخڕەویە بۆی بێ بە نەریت و ئیسفادی هەیە بۆ بزان بۆ تەندروستی لە هەموو لایەنێکەوە دەستان خۆش سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک دکتۆر فازڵ من تۆ ڕۆژی 11 قسەیەکمان کرد بەسەوە کرد کە لێرە چەندین بابەتی بەبەربوویتیە هیچتان بینی لە ڕێگاکاتن؟ بەڵێ بەڵێ ئەوە یەکێک لە بەربووەکانە کە ئێستا لە ڕێگا بینمانەوە مەشهورە بە بەربووی ئەمۆنایت و جەختەکەینەوە کە ئەم شوێنە بەڵێ دەریایەکی گەورە بووە کە ناوی تەیتسە و هەروەها ئەو فۆسلانی کە تیامانە ئەتیایەتی یەکێک لەوانە ئەمە یەکێکە لە ئەمۆنایتەکانە باڵێ ئەمەی بە شوەیەکی سپایرەڵ یا حەلەزوونیە توانی بیبینی ئەمە مەشهورە لە عالەمە و بەپێی ئەمە پێوترێ ئیندێکس فۆسل یا بەبەردبووی دیاریکردن بۆ تەمەنی چینەکان ئەم چینانەی کە لە ئەزمەڕاهێن هەندێکی لە 145 میلیۆن ساڵەوە تا 94 میلیۆن ساڵ تەمەنیانە. زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس ساڵەکەم بەڵێ ئەمەی کە بینیتانە ئێرە بناری چیای گۆیژەیە زانکۆی سلێمانی گەشتێکی ڕێخستە بوو بە بەشداری خوێندکاران و مامۆستایان بۆی کە گەشتێکی چیای گۆیژە بکەن بە بۆنەی ڕۆژی جیهانی شاخەوە کە ڕۆژی 11 بوو واتە 1-2 ڕۆژ لەموبەر بۆیە ئەمڕۆ سەردانی چیای گۆیژەیان کردووە.